بەهەشتەکەی خوا ئیمانێکی ڕاستەقینەی ئەوێت، بەهەشتەکەی خوا تەوحید و تەقوا و عیبادەتی دەوێ، بەهەشتەکەی خوا بەڕائەت و پاڵپشتی نەکردن و سەرنەخستنی دوژمنانی ئیسلام و دینەکەی خوای ئەوێ، بەهەشتەکەی خوا دەست هەڵگرتنی دەوێ لە کۆیلایەتی خواگە لە خۆسەپێنەکان کە ژیانی خەڵکیان کردووە بە دۆزەخ، بەهەشتەکەی خوا پاکێتی ئەوێ، پیاوەتی ئەوێ، ڕەوشتی بەرزی ئەوێ، توێشووی عیبادەت و ذیکری خوای ئەوێ، بەهەشتەکەی خوا تاگڕابەرێتی و پێشەوایەتی ڕەسوول اللهی دەوێ عەلەیهی سەڵات وەسسەلام، بەهەشتەکەی خوا تاگڕێبازێتی ئیسلامی دەوێ، خۆداڕنینی دەوێ لە هەموو بەرنامە و ڕێبازەکان لە غەیری ئیسلام و شەریعەتەکەی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسسەلام، بەهەشتەکەی خوا سەبری ئەوێ لەسەر بەڵاو نەهامەتیەکان، بەهەشتەکەی خوا دادپەروەری دەوێ، بەهەشتەکەی خوا ئەوەی دەوێ کە زوڵم و ستەم نەکرێ، بەهەشتەکەی خوا هەڵگرتنی حەقیقەتی ئیسلامی دەوێ، بەخوا خۆدانەپاڵ ئیسلام خۆ بە موسڵمان زانین هیچ سوودێکی نییە، بەهەشتی پێ بەدەست نایە ئەگەر لە دنیادا کۆیلایەتیت بۆ مەخلوقەکان هەڵبژار دەبێت لە بری ئەوەی کە بە تاک و بە تەنها عەبدی خوابی، بەهەشتەکەی خوا گرانبەهایە، بێگومان بۆ هەموو کەس لە دەست